لێ یاریێک بە باسکن کاک لەیس یاریەکەی چیک و ئەفریقا یەک بەیەک تەواو بوو وەکو ئاست وەکو من کە بینەری یاریەکە بووم ئەفریقا باشتر بوو لە چیک بەڵام چیک یەکەم زار دەست پێشخەر بوو گۆڵ یەکەمی تۆمار کرد بە لێدانێکی سزا ئەفریقا گۆڵی بەرامبەری هێنەوە و ئەفریقا هەڵبژاردەشی ئاسانیە و چیکش ئاسانیە بەڵام ئەگەر تێبینیت کرد بێ ئەو هەڵبژاردنەوەکو چیک وەکو ئەفریقا و کۆمەڵێک هەڵبژاردی مەسەن ئێستا باسی یاریەکەی غانەش دەکەین بەرامبەری ئینگلتەرا ئەو هەڵبژاردانە شەڕی یەک خاڵ دەکەن نەک شەڕی برنەوە گەر ئاگاداربی گۆڵێک تۆمار دەکەن ئەوی تر تاوەکو 90 خولێکی کۆتایی بەرگری دەکەن پارێزگاری لەو گۆڵە دەکەن یاخود تەنیا بۆیە خاڵی یاریەکە هاتوونە لەبەرەوەی ئەم مۆندیالە دەرفەتی باشترین سێم هەیە بە کەمترین گۆڵ بخۆیت و چەند یەکسانبوونێکت هەبێت لەگەڵ یەک برنەوە دەرفەتی باشترین سێمت هەیە. کاک لیست دەتوانین بڵین هەندێک هەڵبژاردە هەیە بەڕاستی سوپرایز بۆ دەکەن ئێستا لەو یاریەی سویسرا و بۆسنا یعنی سویسرا یاریەکەم لەگەڵ قەتەر یەکسان بوو یاری دۆم 4 گۆڵی دەست بۆسنا کرد 4 بە 1 بوو بۆسنا کاتێکی سووری وەگرت یعنی هەندێک هەڵبژاردە هەیە لەگەڵ هەندێک هەڵبژاردە خراپن لەگەڵ هەندێکی تر زۆر باشن ئەوەش ئەو کارێکی ئەوەیە کە هەندێک هەڵبژاردە ئەوروپی لەگەڵ ئاسیاوی یان ئەفریقیەکان یاریان پێ ناکرێت بەڵام لەناو خۆیان لەناو ئەوروپیەکانی خۆیان ئاسیان زۆر باشتر تۆ سەرنجدەچێت لەسەر قسە قسەکەت 100% ڕاستە بەڵام ئەگەر تێبینیت کردبێ هەندێک هەڵبژاردی زۆر گەورە لە گەڕی یەکەمی مۆندیال کەوا لە گەڕی یەکەم لە قۆناغی کۆمەڵەکان هەر هەڵبژاردەی سێ یاری دەکات یاری مەسەن بۆ نمونە هەڵبژاردی وەکو ئیسپانیا وەکو پورتوگال زۆر خراپ بوون چۆن دەڵێ لێکتێنێگەی شتێک هەبوو لە نێوان یاریزانەکان یاخود پلانی ڕاهێر خوێندنەوەی بۆ یاریەکان ینی دایمەن دەڵێم یەکەم یاری بۆ هیچ هەڵبژاردەیەک پێوە نییە چه زۆری گۆڵتۆمارکرد چه یەکسان و چ دۆڕە باشە یاریەکی تر یارێکی زۆر سیر یارێکی پڕگۆڵ یارێک کە دوو کارتی سووری تێدا بوو قەتەر و کەنەدا 6 گۆڵی لە قەتەر کرد واستیشی زۆر باش بوو قەتەر یەکزار بوو بۆیە دەڵێم ینی سوپرایز بوو چونکە قەتەر لەگەڵ سویسرا یەک بەیەک یەکسان بوو بەڵام دێ ئەو لای سەی دەکەی 6 گۆڵ بەرامبەر کەنەدا دەخواتن و یاریزانێک پێکانێکی زۆر و ئەگەر سەرنجت دابێ هەڵبژاردە عەرەبیەکان زۆر خراپ بوون لە مۆندیالە ئاسیایەکان باش بە شێوەیەکی گشتی مەسەلەن لە کیشوەری ئاسیا هەڵبژاردە عەرەبیەکان زۆر خراپ بوونە ینی ئەنجامی زۆر چۆن دەڵێ شۆکهێنەر و ئەنجام و فەزاحەتی زۆر گەوریان تۆمار کرد لە مۆندیال عێراقا قەتەرا جەزائیرە کۆمەڵێک هەڵبژاردێتی بەڵام چۆن دەڵێ هەڵبژاردە ئەوروپیەکان لەگەڵ یەکتری زۆر باشن ئەنجامی جوان یاری جوان دەبینین و ئەوانیش بەرامبەر یەکتری زۆر باشن مەسەلەن ئوردون و جەزائیر یاریەکی خۆش و بەچێژ و بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر یەکتر دەناسن ینی چۆن لە یاریەکە بەڵام هەڵبژاردەیەکی ئەفریقی لەگەڵ ئەوروپی یاریش خۆش نابینین تا مەکسیک و کۆریا کاکلیس بینەری یاریەکە بووم یارێکی زۆر خۆش و بەڵام بە هەموو شێوەیە کۆریا لە مەکسیک باشتر و بەڕاستی کۆریا شایانی بردنەوە بوو کۆریا شایانی بردنەوە بوو چاڵی ئەنجامی باشترشی لێ دەکرا کۆنتڕۆلی تۆپ لەلای ئەو بوو لێدانی زیاتر بوو ینی هەلی گۆڵی زیاتری دروست کرد بەڵام یاریەکە یەک بیت لە بەرژەوەندی مەکسیکۆ تایەت مەکسیکی خاوەن ماڵ لە یاریگای خۆی و بە بڕوای زۆربەی خەڵکیش مەکسیک یەکێک دەبێت لە ئەسپەڕەشەکان